سڵاوتان لەبێم کاتتان باش دیارە نزیک کاتژمێر و نیوێکە وێزگەکانی دەنگدان لە تەواوی عراق و هەرێمی کوردستان و منیش لە یەکێک لە وێزگەکانی شاری سلێمانیم باڕووی دەنگدەراندا داخراوە دیارە وێزگەکانی دەنگدان وەکو ڕوونە لە کاتژمێر حوتی بەیانیەوە بەڕووی دەنگدەرانی تایبەتدا کراوەتەوە لە سنووری پارێزگای سلێمانی دەتوانین بڵێن زیاتر لە 84,000 کەس مافی دەنگدانیان هەبووە دیارە وەک دەگوترێت ژمارەی دەنگدەرانی دەنگی تایبەت وەکو پێویست نییە بەجۆرە لە جۆرەکان لەم بنکەی کە منی لێم لە کۆی 2328 کەس 1555 کەسیان دەنگی داوە لەو ژمارەیەش 545 کەس دەنگەکانیان پوچەڵ کراوەتەوە بەجۆرێک کە دەنگیان زیاتر بۆ لایەنێک یاخود کاندیدێک داوە هەیانەت ئەو مۆرەی کە کۆمیسیۆن تەرخانی کردووە لەسەر وەرەقەی دەنگدان لەسەر فۆرمی دەنگدان بۆ چەند کاندیدێک یاخود بۆ چەند حزبێک یاخود هاوپەیمانێتیەک دەنگیان داوە ئەمەش لە بەپێڕەنمایەکانی کۆمیسیۆن ئەم دەنگانە بە هەژمار نەکراو دادەنرێت لەم بنکەیەدا بۆ پێی ئەو زانیارانەی کە ئێمە دەستمان کەوتووە وەکو ئاماژەم پێکرد 545 کەس زیاتر لە 545 کەس بەپێی ئامارە بەرایەکان دەنگەکانیان پوچەڵ کراوەتەوە دیارە ئێستا کارمەندانی کۆمیسیۆن چاودێرەکان نوێنەری حزب و کیان و لایەنە سیاسیەکان لە ناو وێزگەکانی دەنگدانن سەرقاڵی جیاکردنەوەی دەنگەکانن سەرقاڵی ئەوەن کە عەدوفەرزی وەک دەگوترێت عەدوفەرزی دەنگەکان بکەن بۆ ئەوی بزانرێت کام لایەن زیاتر دەنگی هێناوە کام لایەن کەمتر دەنگی هێناوە ژمارەی دەنگەکانی خۆیان بزانن لایەنە سیاسیەکان ئامێرەکان دیارە لە کاتی خۆیان وەستا هیچ لەم بنکەیەدا ئەوەی کە بینیمان ڕێک لە کاتژمێر 6 کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عراق بە شێوەیەکی ئێلکترۆنی دیارە ئامێرەکانی وەستان هەر لە پاش وەستانی ئامێرەکانیش ژمارەی دەنگەکان ڕاستەوخۆ بە شێوەیەکی ئێلکترۆنی لە نێو بنکەکەدا زانرا هەر وێزگەیەک و ئەوەی بەردەستکەوتکە بە شێوەیەکی ئێلکترۆنی ئەمە وەکو دەنگدانی ڕابردوو یاخود دەنگدانەکانی دیکەنێکە بە شێوەیەکی دەستی دەنگەکان جا بکرێتەوە ئەوەی هەیە هەمووی بە شێوەیەکی ئێلکترۆنی ژمارەی دەنگەکان دەزانرێت چی لایەنێک چەند دەنگی هێناوە کام کاندید چەند دەنگی هێناوە بەڵام ئەوەی هەیە بە شێوەیەکی گشتی لەم بنکەیەدا زیاتر لە 1555 کەس دەنگی داوە کە دەکاتە ڕێژەی تقریبی ئەوەی کە بەرپرسی ئەم بنکەیە ڕایگەیاند لا کۆنگرێکی ڕۆژنامەی دەکەم بە پێشێستا باسی لەوە کرد کە نزیکەی 165 کەس دەنگی داوە دیارە ئێستا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە سلێمانی هیچ داتا و زانیاریەکی لەسەر ئاماری دەنگدانی تایبەت لە سنووری پارێزگای سلێمانیدا باز نەکردووە ئەوەی هەیە کە لە ناوەندەوە ئامارەکانی تایبەت بە ڕێژەی دەنگدانی تایبەت دەزانرێت و ئاشکرا دەکرێت کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان دیارە من چەند جارێ پەیوەندیم بە ڕاگەیاندنی کۆمیسیۆنەوە کرد کە ئەوان باسییان لەوە کرد ئەمان لێرەدا سەلاحیەتی ئەوەیان نییە بە جۆرە لە جۆرەکان ناتوانن ئامار و داتای تەواوی پارێزگای سلێمانی ڕێژەی دەنگدانی تایبەت ئاشکرا بکەن کە وەکو ئەوانە ئاماژیان پێکرد کە ڕێژەی دەنگدان دەچێتەوە بۆ ناوەند و ناوەند بە شێوەیەکی گشتی لە دوای ئەوەی کە تەواوی ڕێژەی دەنگەکانی بەدەستگەشت ئەوان ئاماری کۆی پارێزگاکانی عراق ڕادەگەیەنن ئەمە کۆی زانیاریەکانە کە لە سنووری پارێزگای سلێمانی و لە بنکەی غەفور ژاژڵەی کە من لە بەیانیەکی زۆر وەکو تیمی شارپرست لە بنکەکانی دەنگدانین کۆی زانیاریەکانمان لە ڕێگەی شارپرستەوە بۆ گواستنەوە